بەڕێز ئازاد دۆسکی شرۆڤەکاری یاسایی و دەستوری سەبارەت بە بڕیاری وەزارەتی دارایی فیدراڵ لە تەرازووی دەستور و یاسادا لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک ئازاد سوپاس بامەدەبوونی بەڕێستان بەخێر بێن. بڕیاری وەزارەتی دارایی لە تەرازووی ینی سیاسی و یاساییدا چ قورسایی و سەنگێکی هەیە؟ سڵاو ڕێز کاک محەممەد، سەرەتا جەژنە پیرۆزە لە بەڕێزوت و هەموو خەڵکی هەرێمی کوردستانەکەم بە هەر چوار پارچەیەوە و هیوادارم ئەوانش کە قوت و بوجەی موچە و خەڵکیان بڕیوە تەنها بە کورتەنامەیەک مەسش نەنێرن بۆ هاوڵاتیان، چکە گیرفان و قوتی مناڵەکانی زۆر لەوە گەورەترە. ئەوانە ئەبێ بۆ هاوڵاتیانی پلەیەکەکانیان بنێرن، چکە هەرێمی کوردستان بە پلە دوو حساب کرا. ئەوەی پرسیارەکەی بەڕێزت و دەستخۆشی لە بەڕێزیشتانەکەم کە ئەم تەوەرە گرنگەتان هەڵبژات سەبارەت بەو بابەتەی بەو سکاڵایی کە بەڕێز سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لە راپۆرتەکەی بەڕێزیشتان ڕۆی من دەستخۆشیتان لێ یەکەم کە زۆر دەقیقن لە بابەتە دستوریەکان. ئەوە بڕیارەکە شەملایە کە چۆن بەداخەوە وەکو لە راپۆرتەکەی بەڕێزان من زیاتر ئەچمە عمقی زانیاریە یاسایی و دستوریەکان ئەو کابینەی حکوومەتی سۆدانی کە پێکێنرا لە هەرێمی کوردستان و لە هەموو وڵاتانیشە لە حکوومەتی ئیتیحادی سەرۆک وەزیرانیەت منهەجێکی ویزاری هەیە. هەر بەرنامە یا هەر کابینەیەک بەرنامەیەکیە ئەڵێت من ئەم پرۆژەیەکەم ئاوا ئەەکەم هاتە هەرێمی کوردستان وەکو هەرێمی کوردستان وە لە ناویشیان لە هەولێر مەتاڵیبی حزبە کوردستانیەکان بریتو بوو لە چوار داواکاری. یەکەمیان ئەمەی کە ئێستا ئەم ڕۆژگارەی خەڵکی گەیاندەبەوە هەرێمی کوردستان چەندین ساڵە لە ئیقراری ئەم دستورەوە کاک محەممەد کە خودی دستور ئەڵێ بابەتی نەوت و غاز پێویستی بە تەشریعکردنی یاسایەکە. ئەوە بوو بەڕێز کاک مەسرور بە سۆدانی وت با کێشەکان بەردەوام نەبێ، با قوتی خەڵک نەبێ بە کێشەی سیاسی، وەرن قانونی نەوت و غاز تەشریع بکەن، چکە ئەو قانونە بێ لە پەرلەمانی عێراق دەرچێ نەک پەرلەمانی کوردستان. وەلە ئەو مەحکەمەش قانونی نەوت و غازی هەرێمی کوردستانیشی هەڵوەشان. داواکاری دووەمی کورد بریتی بوو لەوەی کە قوتی یاخود پشکی بوجە و موچەی هەرێمی کوردستان تێکەڵ بە بابەتی سیاسی نەکرێ. تەڵەبی سێمیان بەڕێز کاک مەسرور ئەوە بوو کە قانونی محکەمەی ئیتیحادی کە بەداخەوە لە جیاتیەوەی محکەمەی ئیتیحادی کە لە هەموو وڵاتانە بە محکەمەی دستوری ببێت بە بەشێک لە چارەسەرکردنی کێشەکان، ئێستا بۆتە بە بەشێک لە دروستبوونی کێشەکان. یعنی با زۆر هاوڵاتیەکان متەئەسر نەبن بەوەی لانی سۆزەوە وەڵا بڕیاری تەوتینی دەرکرد پێش تەوتین بە چەند مانگێک بچن داوایەکەی مستەفا سەنەد کە سۆدانی 400 ملیاری ئەنارد بۆ هەر بە نەس تایەتی ئەگەر غەڵەت نەبن بە ژمارەی داوا 170 هەر ئەم مەحکەمەیە بوو پێش بڕیارەکەی تەوتین وتی 400 ملیارەکە منێر بۆ موچە خۆران. باشە ئەمەی بەڕێز یعنی هەرێمی کوردستان چیتر بکات؟ چ دەسەڵات سێ دەسەڵاتت هەیە لە عێراقا، یان جێبەجێکردنە کە خۆی لە سەرۆک وەزیرانە بێنێ و سەرۆک کۆمەر، یان دەسەڵاتی یاسادانانە یان دەسەڵاتی دادوەری. ئەوەی بەڕێزت بەڕێز کاک مەسرور هاو ڕێکەوت سۆدانیش وتی من قبولمە پشکی بوجەی هەرێمی کوردستان نەخرێتە سەر ئینفاقی فعلی، ئینفاقی فعلی بخرێتە سەر نەفەقاتی سیادی. کاک محەممەد ئەمە دستوری عێراقە. باشە بڕیاری دادگای فیدرالیش بەکەشانی بڕیاری دادگای فیدرالیش نییە؟ بەڵێ کاک محەممەد کاک مەسرور کاتێک ئەم لەگەڵ کابینەکەی سۆدانی ڕێکەوت وتی پشکی بوجەی هەرێمی کوردستان بە بوجە و موچەوە بخە سەر نەفەقاتی سیادی مەیخە سەر ئینفاقی فعلی. مادەی هەشتای دستور چی ئەڵێ کاک محەممەد؟ بۆی ئەم مزایدەی حزبە سیاسیەکان و ئەوانەی کە لە بەغا ئەڵێ ئەچین دستور جێبەجێەکەن کەرخ و ڕەسافە لە یەک جیا ناکەن و ئەزانن دستور هەندە ئاسانە بە تایبەت لە وڵاتێکە کە بەداخەوە دەسەڵاتی شیعە و نفوزی ئێران دەستی بەسەراگرتووە. یعنی کە ئەم دستورە ئەڵێ گرێبەستێکی سیاسی و کۆمەڵاتیە لە نێوان خەڵک و دەسەڵات لە مادەی پێنجی ئەم دستورەش ئەڵێ هەموو دەسەڵاتێک شەرعیەتەکەی لەگەلەوە وەرەگرێت. کاک محەممەد بەس بەڵێ کاک محەممەد مادەی هەشتا بڕگە چوارەکەی یەکێک لە دەسەڵاتەکانی سەرۆک وەزیران ئەڵێ چی ڕابعا إعداد مشروع موازنة العامة وحساب الختامي وخطط التنمية. باشا هي بلاني قشة بيدان لێرەیە سۆدانی موافقەی کرد
کاک مەسرور بە پێ ئەو ڕێکەوتنە کە منهەجی ویزاری ئەمەی کە دەعواکەتان عرض کردو هەموو درێژەی بڕیارەکەم لایە کاتێک ئەم پرۆژە قانونەی بوجە ژمارە 13 لە ئەنجومەنی وەزیران دەستور ئاماژەی پێکردووە قانونی بوجە ئەنجومەنی وەزیران دایە ڕێژێ ئەنێرێ بۆ پەرلەمان کە نێرا بۆ پەرلەمان پشکی بوجە و موچە لە نەفەقاتی حاکیمە سیادی خراسەر ئینفاقی فعلی خۆ ئەگەر لە ئینفاقی سیادی بووە لە نەفەقاتی حاکیمە بووە کاک محەممەد چۆن ئێستا موچەخۆرێکی بەسرا و مووسڵ و شارەکانی تر موچان لەسەر ئینفاقی فعلی نییە ئینفاقی فعلی وەکو چۆن بڵێ ئیبداعێک بوو حزبە سیاسیە شیعەکان لە عێراق لە 2015 دەریان هەیە تا 2015 کە پشکی ساحەڤەی هەرێمی کوردستان ئەی نێرە موچە و بوجە لەسەر نەفەقاتی باشە کاک ئازاد ینی پرسیارەکە ئەمەیە کە دەستور سوودی نەبێ و دادگای بڕیای دادگای فیدراڵی سوودی نەبێ و یاسا سوودی نەبێ و ڕێکەوتن سوودی نەبێ ئەی چی بکەین یانی کاک محەممەد ئەوەتە یعنی ئەوەی بەڕێز دەوتە دوای ئەوەی کە بەڕێز سەرۆک وەزیران زانی کە بە پێ ڕێکەوتنە سیاسیەکە پشکی بوجەی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەیە کە لەگەڵ سۆدانیان ڕێکەوتووە سەیری کردووە پەرلەمان گۆڕانکاری تێکردووە پەنای بردەوە بۆ محکەمەی ئیتیحادی یعنی تۆ ئەگەر هەرێمی کوردستان زۆر جار ئەڵێن هەرێمی کوردستان هەڕەشە و شتەکە یەکێک لە وڵاتە حەزاریەکان یاخود کەسێک کە تێگەیشتوو بێ کەسێکیشت مافی خورا بێ پەنا بۆ دادگا بێ ئاباد ئەمەتە پەنای بۆ دادگا بردووە بۆ محکەمەی ئیتیحادی بووتووە ئەوەی بەڕێستان وتان کاکە مادەی 47 دستور ئەڵێ هەموو دەسەڵاتەکان ممارسەکردنی دەسەڵاتیان لەسەر ئەساسی مەبدە الفەصل بینە سوڵوتاتە جیاکردنەوەی دەسەڵاتەکانە بەڵام من پێت بڵێم لە عێراق مەبدەئی فەصلی سوڵوتات نێوان سێ دەسەڵاتەکە نییە بەڵکو مەبدەئی فەصلی سوڵوتات حزبە سیاسیەکانی شیعە لە عێراقە مەبدەئی فەصلی نفوزی ئێران لە عێراقە هەیە ئەمە ئەم پێم وابێ ئەبێ پێویستت بە مەبدەئێکی ترە لە دستورە ئەمەی لە عێراق بۆ فەصلی ئێران لە عێراق نەک فەصلی سوڵتەی تەشریعی لە تەنفیزیان قەزایی ئەمە ئیعازی سیاسیە ئەم قەرارە هاو محکەمەی ئیتیحادی دعواکە زۆر عریزەی دعوا زۆر بە جوانی یعنی من نامەوێت بێم باسی هەموو مادە یاسایەکان کەم باسی کردووە کە دستور چۆن مەبدەئی موساوات مادەی 14 باسی کردووە مادەی 47 چاوەڕێی هیچ لە دادگای فیدراڵی بکەین لە دوای جەژن واللهی کاک محەممەد من حقیقت پێ بڵێم بەداخەوە زۆر بەداخەوە بۆ حزبە کوردستانیەکانەوەی بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە بن یعنی دوێنێ بەڕێز کاکۆشیار زێباری ئەمە شیعە کە من بەس تێبینیەکی بچووکی یاسایم بیرکەوتەوە من وەڵامی بەڕێزت هەیە سەیری ڕابردووی عێراق بکە قەراری مەجلیسی ئەمن کە لە 14 نیسانی 1995 دەرچوو نەوت بەرامبەر بە خۆراک یعنی سوێندم لەسەر نییە لە موچە بۆ هەرێمی کوردستان وەکو چۆن بڵێ کاریگەری زیاتر بوو ئەوسا خوێنمشترین حزب لە عێراقا دەسەڵاتدار بوو کە نەوت بەرامبەر بە خۆراک بوو کە عێراق بە پێ قەراری مەجلیسی ئەمن بۆی هەبوو نەوت بفرۆشێ لە ماوەی 90 ڕۆژە بە قیمەتی 1 ملیار دۆلاری ئەمریکی حزبی بەعث ئەوسا بەو خوێنمژەی خۆی وتی بە خۆراک بچێ بۆ هەرێمی کوردستان ئەوسا نەباسی داهاتی نەوتی کرد نا ئەوە ئەمە نمونەیەک بۆ ئەوان هاوڵاتیە کە تۆ تازەیت کێشەکان وەڵا داهاتی لا نەوتی تەسلیم نەکرا سەری مانگە بەرەو جەژنانە بەیانیش ئیشیان بە حزبە سیاسیەکان بێ یەکەم جار بۆ پەنا لە مادەی 13 قانونی موازنە دەسەڵات بەم بەڕێزە دراوە ئەمە سۆدانی کە ئەوێ ئێستاش کوتلەیەکی تر پێک بێنرێ واللهی من داواکارم نەک واز لە حزبە سیاسیەکان بێنە مادەم ئەم خەڵکی هەرێمی کوردستان برسی کرا هەر دەنگ دەرێک کە ئەهلیە قانونی هەیە بۆی هەیە دەنگ دەربێت واز دیسان ئەڵێمەوە واز لە حزبە سیاسیەکان مادەم خەڵک لەم جەژنە برسی بوو ئەوەی دەنگ بە بەم بەڕێزە کە بە تەمای پێکێنانی حزبێکی سیاسیە من بە هەستینەتەوەی کوردبوون لای دانانە معقولە وەرە سەری بازارکە باش کاک ئازاد دوای جەژن وتم کاک محەممەد چاوەڕوانی هەیە لە دادگای فیدراڵی دوای جەژن کە شتێک ئەمە چارەسەر بکە ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەم کاک ئازاد کاتم زۆر کەمە کاک محەممەد ئەو داوانە تۆمار کران بە ناوی ژێرچەتری ئۆپۆزیسیۆن و ئەوانە من 6 داوا زیاتر ئەوانەی مختصن
کاکە قەراری تەوتینت هێشتێک لە قانونا پێڵن سەبق و فەسڵ محکەمەی ئیتیحادی لەبارەی موچە بڕیارێکی یاوە تەوزیحی یاوە ئەوەتە ڕوونکردنەوەش لەسەر هەژماری منیشی یاوە کە سۆدانی بیانووی ئەگەر ئەیوت کە ئێوە ئەمە نووسراوەکەیە ئەوەتە محکەمەی ئیتیحادی ئەڵێ ئەگەر ئەو بانقانەی مۆڵەت پێدراون سەبارەت بە هەژماری من تەوتین بریتە لە تەواوکەری هەژماری من چی ماوە نەکرێ ئەو داوانەی کە تۆماریان کرد بە ناوی ئۆپۆزیسیۆن و بانگەشەی هەڵبژار من پێیان ئەڵێم شتێکەیە لە قانونی ئیزباتە پێی ئەڵێن تۆ ناکرێت لەسەر بابەتێک دوو جار داوا تۆمارکەی داواکان ڕەتە بێتەوە محکەمەی ئیتیحادی لەوە زیاتر ناتوانێت ڕوونکردنەوە بە لەبەرەوە من پێم وایە بابەتەکە زیاتر سیاسیە یعنی هیچ خوێندنەوەیەکی یاسایی و دستوری بۆ قوتی خەڵک نەماوە بە بڕیارێکی سیاسی بڕاوە پێم وایە ناوچەی سەوزی بەغاوەکو من سەرەتاوتم فەصلی عێراق بکەن لە ئێران کێشەکان ١٩٩ کۆتایی پێ کاک محەممەد ئەمە دوا بڕیار نەک فەصلی سوڵتەی تەنفیزی و تەشریعی و قەزایی لەیە مادەی 47 دستوری هیوادارم هەموار بکەن فەصلی عێراق لە ئێران. بەڵێ بەڕێز ئازاد دۆستچی شرۆڤەکاری یاسایی و دەستوری لە سلێمانیەوە سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان کاک ئازاد بەخێر بێن.